دکتۆرە، چارەخوازەکانمان ئەپرسن کە ئایا هەموو پزیشکێک دەتوانێت کردداری مایکرۆیف ئەبلیشن ئەنجام بدات بۆ نەخۆشەکانیان؟ ئەم ئامێرە لە ژێر جیهازی سۆنەر بەکاردێت، کەواتە ئەبێ پسپۆری تشک و سۆنەر بەکاری بێنێت و ئەبێ ڕاهێنانی وەرگرت بێت لەسەر بەکارهێنانی جیهازی مایکرۆویف و هەروەها ئەبێ ئەزمونێکی هەبێت لە دەستنیشانکردنی نەخۆشیەکانی مەمک و وەرگرتنی نمونە لە گرەکانی مەمک. دکتۆرە، چارەخوازانمان پرسیارێکی زۆر دووبارە ئەکەن، ئەویش ئەوەیە کە ئایا ئەبلیشن کردداری بچووکردنەوەی گری ڕیشاڵی مەمکە یاخود لە ناوبردننی و ئایا هیچ نمونەیەکتان هەیە بۆمانی باس بکەن؟ ئەکەوێتە سەر حەجمی گرێکە، هەروەها لەکەیەوە ئەو گرەیە دروست بووە، ئەو گرەیانەی کە بچووکن سەریعتر بچووکە بنەوە و ئەو گرەیانەی کە تازە دروست بوون زووتر بچووکە بنەوە. بەڵام ئەگەر گرێکە ڕیشاڵی زیاتر بێت و حەجمی گەورە بێت، بۆی هەیە لە ماوەی ساڵێکە لە 120-50 کەم بێتەوە. بەڵێ بە دڵنیاییەوە کەیسمان هەبووە گرێکی 4 سانتیم بووە، دوای ئەبلیشن بۆ بە 5 ملیم بۆ ڕزگاری بۆ لە نەشتەرگەری. سمارت وەرچەرخانە.